سڵاوتان لەبێت و لە شار پرێسەوە ئەم کاتتان باش. لە چەند ڕۆژی ڕابردوودا هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆماری ئێران بەڕێوەچوو دیدگا و بیر و بۆچوون و ڕوئیای نوێی هێز و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ قۆناغی ئێستا و بۆ قۆناغی دوای هەڵبژاردن چییە؟ ئاخۆ سەرۆکی نوێی هەڵبژێردراوی ئێران چی نوێی لە هەکبەدایە؟ چۆن مامەڵە لەگەڵ دۆسیەکانی ناوخۆ و هاوکات سیاسەتی دەرەوە دەکات؟ بۆ گفتوگۆکردن لەو بارەیەوە میوانداری بەڕێز ئیبراهیم علیزادە سکرتێری کۆمەڵم کردووە. سڵاوت لێ بێ کاک ئیبراهیم، ئەم کاتت باش. دەمەوێت پێشەوەی بچمە پرسیاری یەکەم سەرخۆشیتان لێ بکەم بە بۆنەی کۆچی دوایی یەکێک لە ئەندام و کادرەکانتانەوە بەڕێز فەرهاد شەعبان. سەرخۆشیمان هەیە بۆتان. زۆر سپاس بۆ ئێوە بەخێر بێن، سڵاوشمێ بۆ بینەرانی کاناڵەکەتان. زۆر سپاسیش بۆ سەرسلامەتی سەبارەت و کاک فەرهاد. زۆر سپاس. داهاتووی ئێران بەگشتی لە دوای هەڵبژاردنەکان چۆن دەبینین؟ دیدگاتان چییە بۆ قۆناغی دوای هەڵبژاردن؟ ئەوەی کە بە ئاشکرا دەبیندرێ چەند ڕاستین. یەکێک ئەوە کە بازنەی دەسەڵات لە ئێران هەتا هاتووە بەرتەسکتر بۆتەوە و زۆرێک لە کەسانی زۆر نزیک لە خۆشیان هەڵوەریون و لەوە دەچێت لە داهاتوویەک نزیکشتا هەڵوەرینی دیکەش ڕوو بدە. ئەوە مانای ئەوەیە کە ئەمان مەجبورن سیستمی حکومڕانی خۆیان بگۆڕن. ئەو گۆڕانکاریە پێش لە هەموو شتێک دانی دەسەڵاتی زۆرترە بە دەستگا ئەمنیەتیەکان و دەستگای پۆلیسی و سەربازی و پاسداران و ئەوانە. ئەمانە لە دەورەی داهاتوودا مختەدیرتر و بە دەسەڵاتتر دەبن، هەم لە بواری کۆنتترۆلی وڵاتدا، هەم لە بواری تەنانەت ئابووری و لە بواری دیاریکردنی سیاسەتی دەرەوە. لە هەموو ئەوانەدا ئەوانە دەسەڵاتداری سەرەکی دەبن بە ئاشکرا. ئەمە گۆڕانکاریی مهمە. گۆڕانکاریی دیکە ئەوەیە کە ئەمانە خۆیان حازر دەکەن بۆ دوای خامنەیش کە تەمەنی چۆتە سەرێ و ممکنە نەگاتە تا کۆتایی ئەم دەورێژ، لەبەرەوە خۆیان حازر دەکەن بۆ ئەوە بازێک پێشبینی تایبەت بە خۆشیان کردو بۆ ئەوە. گۆڕانکاری دیکە لە خوارەوەیە. کۆمەلگای ئێران لە خوارەوە ئەکوڵێ بارودۆخی ئیقتیسا ئابووری خەڵک یەکجار زۆر دژوارە و لەو بناو هەڵبژاردنەشدا نیشانیاندا خەڵک ئەنی بێزاری خۆیان دەربڕی و لە واقعدا وەکو زۆر کەسیش دەڵێ ئەمە وەکو ڕەفراندۆمێک بوو بۆ نەفیکردنەوەی حکوومەتی ئیسلامی. زۆر باشە. لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی کوردستان بەشێک لە خەڵکی ڕۆژهەڵات بایکۆتی هەڵبژاردنەکان کرد. ئەم بایکۆتکردنە خۆڕسک بوو، هەڵوێستێکی خۆڕسکانی هاوڵاتیان بوو، یاخود ئێوە ڕۆڵتان هەبوو لە بایکۆتکردنی خەڵکی ڕۆژهەڵات؟ بێگومان خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و کۆم و خەڵکی ئێران لەو ڕژیمە بێزارن و بەتایبەت بێزارتریشن و هەر لە سەرەتایی 1970ەوە کە ڕژیمە هاتووە سەرکار تا ئێستا دەسەڵاتی ئەو ڕژیمان بردووتە ژێرپرسیار، نەکەر شەرعیەتی بەڵکە دەسەڵاتی لە ژێرپرسیاردا بووە. لەم دەورێژدا ئەم بایکۆتکردنە زۆر بەرینتر بوو لە جاران. تەبان هەردووکی بوو، یعنی هەم جەماوەری خەڵک خۆی ناڕازیە و هەم حیزبە سیاسیەکانیش بۆ یەکەم شاید بڵام بۆ یەکەم جار بوو کە یەک کۆدەنگێکی تەواویان هەبوو لە بایکۆتکردنی هەڵبژاردن و ئەگەر و ئەمایان تێنەخست و ئەو بۆ خۆیان ئەترافیان کردووە کە بێگومان دەستکاری کراوە. بۆ نمونە لە شاری سنە 26% خەڵک بەشداری کردووە، لە شاری سەقز 26 یا 27% خەڵک بەشداری کردووە. ئەوە ئامارێکێک کە خۆیان دەیدەن. باش، ئەم بەشداری نەکردن یاخود ئەم بایکۆتکردنی هەڵبژاردن تا چەند کاریگەری لەسەر سیاسەتی ئێران دەبێت؟ تا ئەو جێگای کە بە جەماوەری خەڵک مەربووتە وەرەی خەڵکی بردوۆتە سەرێ و خەڵک فرسەتێکی پێدا کرد لە ئێران کە بەدەستە جەمعی نایەکی گەورە بڵێ بە ڕووی پراکتیکیەوە هیچ گۆڕانکاریەک لەسەر ساحەی سیاسی ئێران دروست بکات. ڕێی ساحەی سیاسیران وەختی بڕوا بخۆ لێنەوە خەڵگا تەقویەت بێ، ڕێگای تازە، ڕێگای نوێ بۆ خەبات و بۆ بەربەرەکانی لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی دەبیندرێتەوە و من پێم وایە لە مانگەکانی ئایندەدا ئێمە شاهیدی جۆرێک لە پوختەجی و جۆرێک لە کارڕازم و کارامەیی لە ئەترازات و ناڕزاتی خەڵک دەبینین کە ڕێگا نادا بە جمهوری ئیسلامی بە مەیلی خۆی زەبر و زەنگ بەکاربێنی. باش، ئێوە هیچ ڕێگایەکی نوێ لە دوای هەڵبژاردننی سەرۆک کۆماری نوێ لە ئێران وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆنی کوردی لە ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان هیچ ڕێگایەکی نوێ بۆ مامەڵەکردن لەگەڵ
سیاسەتی نوێی ئێران هەیە یاخود پێتان وایە ئەکرێ لە قۆناغی دوای هەڵبژاردنە جۆرێکی تر لە دیدگایەکی نوێی سیاسیتان هەبێ بەرامبەر بە ئێران؟ ئەمەی کە خەڵی بەگشتی ڕفراندۆمی بایکۆت کە ینی ئێرادەی جەمعی خۆی بە شێوەیەکی بەبێ خەتەر و بەبێ نیگەرانی دەربڕی ئەوە خۆی ڕێگانیشان دەدا. من پێ وایە بەم زوانە ئێمە شاهدی خۆشمان هاندەری دەبین، کۆمەڵێک مانگرتنی گشتی دەبین، کۆمەڵی حرەکەت دەبین کە هەوڵ دەدا بۆ ئەوەی کە هێزەکانی کۆماری ئیسلامی زەوی گیر بکە، یعنی قدرەتی تەحەڕوک و مانۆڕیان لێ بستێنێتەوە. بە پێ وایە ئەم دەورەی ئەوەی کە خەڵک هەمووی بەلێژاو ئەفەوی بڕژێتە سەرشەقام. کەواتە پێتان وایە فایلەکەی سەرۆکی نوێ، فایلەکەی ڕئیسی هیچ شتێکی نوێ و باشی بۆ کورد تێدا نیە؟ نەکرد بۆ کورد بۆ هیچ کاتێک بۆ هیچ تاکێکی ئێرانی هیچ شتێکی تێدا نیە، نەبۆ ژن نەبۆ کرێکار بۆ هیچ ئەوەکردانێک بخاتە سفرەی خەڵکەوە. ئەوە لە منازەرەی هەڵبژاردننی ئەو دوسی هەفتەی ڕابردوودا کە لە تەلەڤیزیۆنەکان بڵاو بە ئاشکرا دەرکەوت، فقط کۆمەڵێک بەڵێنی بێبنەما بەبێ ئەوەی کە بڵێن کە چۆنی دابین دەکەن بەبەوەی هیچ پرۆژەیەکی لێ ڕەچاو بکرێت، فقط ئەوە بوو. لەبەرەوە نەخێر ئەمان ئیمکانی ئەویان هەیە لەبەرەوەی ئابوووریان زۆر دژوارە و ناشتوانن بە ئاسانی دەست لە پرۆژەی ئەمنیەتی خۆیان هەڵگرن و بۆیان سەرەکیە تەنیا ڕێگای بۆمانەوەی خۆیان، بۆیە پوڵ و پارەیش کە دەستیان کە هەر خەرجی ئەو بوارانەی دەکەن. ئابووری ئێرانیش وها داڕماوە بە ڕێفۆرم عیلاجی نایە، ینی ئێستا وڵا دەمەوێت حتمما لەبارەی باڵی ڕیفۆرم خوازەکانی ناو ئێرانەوە بۆ چونتان بزانم تا چەند لەم هەڵبژاردنەیە ڕۆڵیان هەبوو، بۆچی جارێکی دیکە نەیانتوانی بچنە ئاستێکی باڵا و کاریگەریەکی ئەوتوان هەبێت لەسەر ئاستی باڵا. هۆکاری ئەسلەکەی ئەوەیە ئەوڵەن ئیرادەی سیاسیان نییە، وەسانیان پرۆژێکی جیاوازیشان نییە. ئەوان لە واقعدا ڕفۆرم خواز نین، ئەوان جۆرێک لە استمراری ئەو ڕژیمیان دەبێت بە شێوەیەکی دیکە. ئێمە پێ دەڵێن لێران پێڵێن ئیستیحالە، یعنی جۆرێک گۆڕانکاری بەبێ ئەوەی کە ئەو ڕژیمە تەکانوشەکانێکی ئەساسی بخوا. ئەوان ئەویان دەبێت دەنا ڕفۆرمێکی جددی لە نێوچاوانیاندا نابینێ. لە استراتیژیەتی قوڵی ئێراندا ڕیفۆرم خوازەکان هیچ جیاوازیەکان نییە لەگەڵ باڵی محافزکارەکان؟ تەمان جیاوازی هەیە، ئەوە هیچ جیاوازیشان نەبێ، بەڵام ئەو جیاوازێ لە ئستراتێژیاندایە بۆ پاراستنی ڕژیم. مەسەلەن ئەوان دەڵێن پەیوەندیمان دەگەڵ ڕۆژاوە ئاسایی بێتەوە، ئەوان دەڵێن ئەو گیرگرفتانی کە لەسەر ڕێگای سەرمایەی خارجی هەیە بۆ ئێران ئەو گیرگرفتانە لە بەیم بچێ. ئەوان بەو شدەتەی تونندڕەوەکان ئەوان لە هەنگری دەستێوەردان لە کاروباری ناوچەیی نین. لەوانەدا تەبعاً جیاوازیان هەیە، بەڵام تا ئەو جێگایی کە بە ژیانی کۆمەڵانی خەڵک مەربووتە پرۆژێکی جیاوازمان لێ نەدیون و لە دەورەیەکی 8 ساڵەشدا هاتنە سەرکار، بەڵام ئێرادەی ئەویان نەبوو کە بەرامبەر بە ئەو ناوەندی ئەسڵی دەسەڵات کە عیبارەت بوو لە پاسداران و ویلایەتە فەقیه بەرامبەر بەوانە هیچ کاردانەوەیشان هەبێ. بۆیە خەڵکی ئێران بە تەواوی لیان بێئومێد بوون و ئەو ریفراندۆمە و ئەو هەڵبژاردنە بە ئیسلام ئەوەش نیشانی دا کە تەواوەن خەڵک بێئومێدە لە ئەوەی کە ئەو ڕژیمە ئیسلاح بکرێت. باشە، بەشی هەرە زۆری هێز و لایەنە سیاسیە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەم هەڵبژاردنە ئێرانیان وەک شانۆیەکی سیاسی وێنا کرد. بۆچی پێتان وایە بە گشتی مەبەستم ئەمە شانۆیەکی سیاسی لە کاتێکە لەسەر ئاستی ئێران نەک لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی کوردستان خەڵکێکی زۆر بەشداری لە هەڵبژاردنەکەیان کرد و شەرعیەتی پێداوە؟ شەرعیەت بوو کۆماری ئیسلامی هەر لە ڕۆژی ئەوڵەوە نەبووە. لە وڵاتێکدا کە دموکراسی نەبێ، کە ئازادی ڕادەربڕین نەبێ، کە حیزبی سیاسی نەبێ، کە سەرکوت و زیندان و ئەشکەنجە حاکم بێ، لە وڵات هیاوادا هەڵبژاردن هەر چۆنێکی بێ بەدەست دەسەڵاتە، چۆنی پێخۆش بێ وای ڕێک دەخا و تازە ئەگەر بە هەر هۆکارێکیش خەڵکیش بێنە بەردەم سندوقی دەنگدان، دیسان ئەو مانای شەرعیەت نییە. شەرعیەتی ئەو ڕژیمە ئەو کاتە لە دەست چوو کە دیکتاتۆریەکی بێ سنووریان بەسەر خەڵکی وڵاتە داسەپا. ئەوە وەکو هەڵبژاردنە چەندی هەڵبژاردن شەرعیەتدا بە سەدام و چەندە دۆکەدای بە بەشار ئەسەد هەر ئەوەندەش بە شەرعیەت. لەبەرەوە بەشداریکردن ئەوەڵەن خۆی پێوانە نییە، بارودۆخە واقعیەکە ئایا خەڵکە دەتوانن لە ئەو ڕەیەی کە ئازادی ئەو ڕێیە ئیسفادە بکەن، لەو ڕێیە ئیجازە بکەن و ئازادان ئەویان ئەوە نییە.
پێزگە لەوانە بەڕاستی ینی ئەم دەورەیە بایکۆتەکە جددی بوو ینی بایکۆتەکە ئەو چاو لە ئامارەکانی خۆیان مەکەن ئەوان یعنی ئەوەندە بایکۆتەکە بەرچاو بووە کە نەیانتوانیوە لەوە زیاتر بینوێنن. 26 بۆ قۆناغی داهاتوو پێتان وایە چ کاریگەریەکی دەبێت نزیک مەودا و دوور مەوداش لە نزیک مەودادا ئەرزم کردن وەرەی خەڵکی بردوۆتە سەرێت لە شاری تاران 26% بە ئەقراری خۆیان و بەوەی کە ئێمەمانان دەیزانین 15% خەڵک بەشداری کردو و ئەوە لە وەختێکدایە کە هەر لە ساڵی 4 ساڵەوە پێش یا 8 ساڵەوە پێش ڕێژەی بەشداری 71% بوو هەر بڵێن ئەوی خۆیان ئێستا ئەقراری خۆیان 40% کەمی کردو نزیک بە 40% کەمی کردو ئەوە نیشان دەدا کە خەڵک بڕوا بەخۆ پەیدا دەکات و دەزانێت کە ئەو دەکرێ ئامرازهایەکی جددی بەکاربێنێ بۆ لاوازکردنی ئەو ڕێژیمەوە بۆ پەلاماردانی هێزولایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵات دەتوانن سوود لەم دەرفەتە وەک خۆت باسی دەکەی لەم دەرفەتە ببینن کە لە ناوخۆی ئێران هەیە بێگومان دەتوانن سوودی لێ بین بەڵام ئێمە نامان هەوێ خەباتی خەڵکی کوردستان لە خەباتی سەراسەری جیا بێتەوە یعنی نەوە دواکەوێ نە زۆر وە پێشکەوێ بارودۆخی بخۆڵکێنێک کە تێیدا سەرکوتکردنی بتاق بخرێتەوە سەرکوتکردنی ئاسان بێ و نەتەنیا نە بارودۆخی بخۆڵکێ لە حرەکەی سەراسەری ئێران جیا بێتەوە لەبەرەوە ئێمە ئەو هەماهەنگی کە بینی خەباتی ناڕزایەتی و ئەترازی لە کوردستان و لە دەوری کوردستان هەیە لە سەموو ئێران هێز زۆر بە پێویستی دەزانین و پێمان وایە هێزی شۆڕژێر و خەباتکار لە کوردستان دەبێ هاوپەیمانانی تەبیعی خۆیان لە ئاستی ئێراندا ببینەوە ئەوانەی کە دەدان بە مافی یاریکردنی چارۆزدادنن ئەوانەی کە نان هەوێ ئەو داپۆلسین و چەسانە و ستەمە لە کوردستان بەردەوام پێ ئەو هاوپەیمانان ببینەوە ئەو ناکۆکەی کە چەندین ساڵە لە نێوان هێز و لایەنە کوردەکانی ڕۆژهەڵات هەیە تا چەند کاریگەری خراپی لەسەر ئەدای سیاسی ئێوە هەبووە بەگشتی لە ڕۆژهەڵات و لە ئێران بێگومان زۆر بووە کۆماری ئیسلامی ئێران توانیوێتی لە بازی لە کەلێن و کەلەبەرەکانی نێو هێز سیاسەکان کەڵ وەربگرێ و خەڵک تووشی ناوم بێهیوایی بکات زۆر زەرەری داوە لەوەی کە خەڵکی کوردستان هەموو زەرفیەتەکانی خۆی بۆ بەدەستێنانی مافەکانی بەکاربێنێ ئەوە بێگومان ئەو زەرەرەی بووە بەڵام بەخۆشیەوە تەجربەی جەماوەر و تەجربەی خودی حزب سیاسەکانیش خەریکە لەو خۆناغانە دوورمان دەخاتەوە لە خۆناغی ناکۆچیەکان و لە خۆناغی بەرەوڕووبوونەوەکانی نامەسئولانەوە لە ماوەی ڕابردوودا هەوڵێک هەبوو قسە لەبارەیەوەکرا کۆی هێز و لایەنە سیاسەکان لە ژێر چەتری فیدراسیۆنێکی سیاسیدا کۆ ببنەوە ئەو هەوڵانە بەچی گەیشت هیچ ئەنجامێکی نوێ هەیە لە نەجۆرە جۆرەکانی ئۆپۆزیسیۆن لە هەوڵی ئەوەدان ئێمە وەکو هێزی چەپ و کۆمۆنیست لە هەوڵی ئەوەداین لە چوارچەوەی کوردستانیشدا ئێمە پێمان وایە کە دەبێ دیالۆگی سیاسی چڕوپڕ بەڕێوە بەرین ئاگاداری کێشە و گرفتەکانی ناو خۆمان بین لەگەڵ یەکتر بێهێنە گۆڕێ و بۆ ئەوەی کە ڕێگا بۆ جۆرێک لە هەماهەنگی و هاوکاری زۆرتر بخۆڵکەین ئێستا بەخۆشیەوە تا ئەندازەیەک ئەوە چۆتە پێش هەر چەندێمە لە ناوەندی هاوکاری حزب سیاسەکانی کوردستان دانین بەڵام ئەو مانایەوە کە ئێمە هاوکاریان دەگەڵ ناکەین و بانایەوە نییە کە ئێمە دیالۆگیان بۆچی لە ناو ناوەندەکەیانین ئەمەش دەگەڕێتەوە بۆ چەند هۆکاری ئەساسی کە بریتە لەوەی کە هێشتا ئێمە لەگەڵ ئەوان لەسەر ئستراتێژی سیاسیمان ڕێک نەکەوتین ینی بەو معنا لە چ ڕێگایەکەوە دەبێت بچین بەرە و ڕوخانی و ڕژیمە یا بەرە و هەڵ دابینکردنی مافەکانی گەلی کورد و هاوپەیمانانی سەراسەریمان لێکجیان و هەڵوێستمان بەرامبەر بە زۆرێک لە کێشە سیاسیەکان جیاوازە ئێمە لەسەر ئەو باوەڕەدا بووین کە دەبێت لەسەر ئەوانە هەم بە ئەندازەی کافی دیالۆگ بکرێ و هەم خەڵکیش ئامادە بکرێ و ئەگەر وحدەتێک قرارە پێک بێ ئەو وحدەتە زۆر شکەنەندە نەبێ وحدەتێک نەبێ کە بە ئاسانی تێک بچێ و خەڵک تووشی ناومێدی زۆرتر بکە ئێمە بەگشتی ئێستا پرۆژەی هاوکاریمان هەیە دەگەڵیان نەک چوونە ژێر چەترێکی دیاریکراو بەڵام ئەوە دواڕۆژی سیاسی ئێران و کوردستان دیاری باشەمێ بە ڕاشکایی پێم بڵێ هێز و لایەنە کوردەکان تا ئێستا نەیانتوانی بێ لەسەر هێڵێکی استراتیژی سیاسی ڕێبکەون بۆ سیاستکردن لە ئێران بەگشتی چۆن دەتوانن لە قۆناغی ئایندە بە تایبەت لە دوای ئەم هەڵبژاردنەوە لانی کەم لە ناو ئێران سیاست بکەن
بە بڕای من گۆڕانکاری ناو جەماوەەر کاریگەری دەبێت لەسەر پاراوێز خستنی کێشەکانی ناو ئۆپۆزیسیۆنیش ئەلبەتە ئەو لە شەروایە ئەگەر لە ناو هێزەکانی ئۆپۆزیسیۆنیش کوردیش و غیرە کوردیش جۆری لە هەماهەنگی بێ و تاسی دەکاتە سەر جەماوەریش بەڵام ئێستا کێشە و ناکۆچەکان ئەوەندە قوڵ ڕیشەدارن ئەوەندە قەدیمین و لەسەر کۆبوونەوە فشارێکی جەماوەری و زەختێکی جەماوەری پێویستە بۆ ئەوەی کە بەعزە شتێک بخاتە لاوە زۆرشتی ئەساسی هەیە کە مەسەلەن لەسەری ئەمە ڕێکنین وەکو مەسەلەن خەباتی چەکداری ئایا ئێستا وەختێتی کە مەسەلەن هێزی پێشمەرگە بنێرین و ناوە شەڕ بکەین ئایا دەگەڵ ڕێفۆرمخوازەکانی ئێران دەبێت ڕێکەوی یا لەبێ ڕێسوایانکەی و لە دژیان بی ئایا هاوپەیمانی لە ناو دەوڵەتانی ئیقلیمیدا چ جۆرە هاوپەیمانانەی بۆ خۆت ڕەساو دەکەیت سیاست بەرامبەر بە ئەمریکا و دەخالەتی ئەمریکا و دەستێوەردانی ئەمریکا چییە ئەوانە کۆمەڵێک شتن هەمووی معنای بەکردداری هەنووکەیان هەیە تا لەسەر ئەوانە جۆرێک نزیکایەتی پێگنەیە تاکتیکی سیاسی دروستیش داناڕێژێ بەڵام بە وجودی ئەوانە ئێمە بێهومێد نیم بەڕاستی مەسەلەن بۆ بایکوتکردین هەڵبژاردن هاودەنگ بووین مەسەلەن مانگرتنی گشتی زمینەی خوڵقاوەش بارودۆخی لەبار بووە بە یەکەوە ڕاماگەیاندووە و زۆر شتی دیکەش ئێستاش ئێمە هەر هەوڵی بۆ دێم پێمان وایە تەجربەکردنی ئەوانە و تاقیکردنەوەی ئەوانە ترسی هەموو لایەک دەڕژێنێ ڕێگا خۆش دەکا بۆ وحدەتی گەورەتر زۆر باشە ئەمەوێ لەسەر ئاستی کاریگەری هەڵبژاردنەکان و قۆناغی دوای هەڵبژاردنەکان لەسەر سیاسەتی دەرەوەی ئێران بۆ چون بزانم پێتان وایە هیچ قۆناغێکی نوێ لەسەر ئاستی سیاسەتەکانی دەرەوە ئێران دێتە ئاراوە بە دیاریکراوی من بەسمە بۆچوونی ئەوە بزانم لەبارەی بابەتی ڕێککەوتنی ئەتۆمی نێوان ئێران و ئەمریکا سەرۆکی کۆماری نوێ ئێران پێتان وایە هیچ شتێکی نوێی پێبێ بۆ ئەو کەیسا لە کاتێکا لە کاتی بانگەشەی هەڵبژاردن یەکێک لە خاڵە گرنگەکانی کە بە گرنگیەوە جەختی لێ دەکردەوە ئەو بووکە بابەتێکی گرنگ دەبێت لە ناو فایلەکەیدا خەڵکی زۆر گرنگ ئەوەیە کە جمهوری ئیسلامی چارەیەکی نیە غێری سازان چ ئەم سەر کۆمارە سەر کۆمارێکی دیکە ڕفۆرم خواست بێ بناژۆ خواست بێ هەرچی بێ چارەیەکی نیە غێری سازان دەگەڵ ڕۆژاوە بۆ من پێم وایە دەوڵەتانی ڕۆژاوە بە تایبەت ئەمریکا ئێستا بە هاتنە سەرکاری کەسێک کە خۆی بە توندڕە و بە ئەوە نیشانداوە خۆی بە توندڕە و نیشانداوە بەرامبەر بۆ فشار زۆرتر دێن ئەوان فشار زۆرتر دێنن و چونکە کۆماری ئیسلامی هیچ چارەیەکی نیە بە سازان ئێستا لە جاران زۆرتر زمینەی سازانی دەگەڵ ڕۆژاوە هەوە دەوێت ئیمتیازی زۆرتر بدە یعنی بە هاتنە سەرکاری ڕئیسی ئەوان لە موقعەتێکدان کە ناچارن ئیمتیازی زۆرتر بدەن ئێستا پێتان وایە دەبێ بیکە یاخود بۆ چونتان وایە کە لە داهاتوێکی نزیک سازشی زیاتر دەکات ناچار دەبێ بیکە چونکە ئەو زەختەی کە ڕۆژاوا هێناوەتی زۆر ڕوخێنەرە ئەو زەختە بە ئاسانی بۆیان تحمل ناکرێت ئابووریان خەریکەدا دەڕمێ و ئەوان هەر غەربیش ئەو وەزعی دژوارەی کۆماری ئیسلامی دەزانێ و فشار دێنێ و ئەوان ئێستا ئامادەیان زۆرترێ بۆ سازان بەڵام مەسەلا وەیە دەیانێ ئەو سازانە ئاوان نەبێت کە خەڵکی ئێران هەست بە زەعیبوونیان بکەن جۆرێک دەیشارنەوە و غەربیش ڕۆژاواش ئەوە دەزانێ ڕۆژاواش ئەوە دەزانێ و کاراسانی دەکا بۆیان ئەوەی بەلای ڕۆژاوا و مهمە ئەوەی کە ئێران لە نەزەرەوانەوە نەشێوێ ئێران نەکەوێتە بارودۆخێکەوە کە کۆنتترۆل نەکرێت چونکە ئەوان لایەن وایە کە ئێران وکو عێراق نییە وکو هیچ کام لە وڵاتانە نییە واتە پێتان وایە دەوڵەتانی زلهێز لەسەر ئاستی دنیا دەیانەوێت لە پشتەوە پشتگیری لە مانەوەی ڕژێم وەکو ڕژێم بکەن ئەوەی کە خۆتان پێی دەڵێن حکوومەتی ئێران بکەن بەڵام تەنیا سازشیان بۆ بکەن لەسەر ئاستی دۆسی هەستیارەکان تا ئەو لەحزەیەش باشترین ئەڵتەرناتیڤ بۆ بەرژەوەندی ڕۆژاوا هەر ئەو ڕژیمە ئێستاە ئەگەر بتوانن ئەگەر توانی بەیانوە بتوانن ئەوەی کە پێیان دەکوترێ ڕێفۆرم خواست ئەوان بێنە سەرکار ئەوان بکەن بە ئالتەرناتیڤ ئەوانیان قبول بوو هەر بۆیەشە تا ئێستا نابیندرێ کە ڕۆژاوە ئەمریکا کایەیەکی جددی بە کارتی ئۆپۆزیسیۆن بکە هیچ لایەنێکی ئۆپۆزیسیۆن زۆر مەقبوڵ نییە لایەن لەبەرچی هێزە کوردیەکانیشەوە بە هێزە کوردیەکانیشەوە لە پێش هێزە کوردیەکان هێزە کوردیەکانیش ناکەن لەبەرچی نەک لەبەرەوەی کە مەسەلەن ئەو هێزانەی ئۆپۆزیسیۆن بەرژەوەندی ڕۆژاوا دەکەنە خەتەر لەبەرەوە هەڵسەنگاندنی ئەمریکا و دەوڵەتانی ڕۆژاوا ئەوەیە کە ئەمانە کیفایەت و توانایی ئیدارەی کۆمەلگای ئێرانیان نییە و بەرامبەر بە شۆڕشی داهاتوو بە ئاسانی ڕادەماڵدرێن بۆیە ئەوە نانێ ئەوە بێ ئێستا
بژاردە یەکەمیان هەر ئەو ڕژیمەیە ڕێگای بۆ خۆش دەکەن نیگەرانی هاوبەشیان هەیە دەگەڵ ئەو ڕژیمە لە ڕوخانی کۆماری ئیسلامی ئەو نیگەرانی هاوبەشە لە سیاستیان دەردەکەوێت ئێستا مەسەرەن هەر لەو دەوری هەڵبژاردنە تۆ دەمەشا دەکەی لە حاڵێکدا کە هیچ نەوە ڕێککەوتنێکیان نەکردبوو هەر بۆ یەکتریان دەخوێندەوە یەک دەیکوت ئەوە باش چوونە پێشێ پێشرەف حاصل بۆی دیکە بەڵێ پێشرەف حاصل بوو بەڵام لە حاڵێکدا هیچیش نەبوو هیچیان ڕێککەوتن نەبوو ئەوەی کە دەکرێ ژێربەژێرە و جمهوری ئیسلامی ناچارە ئەوەی کە خۆشیان نێوێنەوە پاشەکشەیەکی ئابرومەندانە بکەن پاشەکشی ئابرومەندانە مانای ئەوەیە کە خەڵکی جماوەری خەڵک زۆر لە وردەکاریەکانی تێنەگەن ئێستا ئەوان مەجبورن لە بەعضێک لە دەست درێژیەکان دەستەندازەکانە بە وڵاتانی یەقلیمی وەکو مەسەلەن وەکو لە عێراق لە لوبنان لە فەلەستین لەوانە بکشێنەوە مەجبورن لە سووریا هەر ئێستا خەریکن تقریبن کێشەی ئەسلی بۆ غەرب ئێستا ئەتۆم نییە ئەوەی کە ژێربەژێر دەکرێت ئەوەی کە ڕۆڵەت دەکرێت لەسەر ئەتۆمە گویا سلاحی ئەتۆمی و پیتاندنی ئۆرانیوم کەم بێتەوە زۆر بێتەوە دەمەوێت لەسەر هەژمونی ئێران لە وڵاتانی دراوسی بە تایبەت لە عێراق و سووریا پێتان وایە قۆناغی دوای هەڵبژاردن ئەو ململانەی نێوان ئێران و ئەمریکا لە سووریا و لە عێراق هیچ شتێکی نوێ دێنێتە ئارەوە یاخود دەچنە قۆناغێکی نوێەوە بە تایبەت کە سەرۆکی نوێی هەڵبژێردرا و لەسەر باڵی تند ئاژۆکان حسابە بێگومان هێژمۆنی ئێران کەم دەبێتەوە بە دوو هۆکار یەک ئەوەی کە لە خودی ئەو وڵاتانش بەرهەڵست بوو پەیدا بوو ئەو تا لە عێراق دەبینیت کنسولگەریەکانی ناوەرتێ بەردن عکسەکانیان دەرسووتێن پەرچەمەکانیان پێشێل دەکەن ئەو لە لوبنان هەروە لەبەرەوە فەلەستینیەکانیش ئێستا زۆر تەواوەن بە هاوکاری کۆماری ئیسلامی و گرێنەدراون ئەوانش خەریکە سیاسەتی خۆیان پێداچوونەوەی تا دەکەن لەبەرەوە یەکێک بەو هۆکار دووەم بۆ هۆکاری فشاری ڕۆژاوا کە بەسەریانەوەیە فشاری ڕۆژاوەش فشارشی ئابووری جددیە بۆ کۆماری ئیسلامی بێگومان تاکتیکی نوێ لە ڕساو دەکات بەڵام واقعیەتێکە ئەوش ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئێران بە کۆمەڵی کێشەی واقعی لە وڵاتانە پشت دەستورە کە تەنیا کۆماری ئیسلامیش مەربوط نییە مەسەلەن کێشەی حیزبوڵا لە لوبنان دەستکردی جمهوری ئیسلامی نیە خۆی هەیە لە ناخی کۆمەلگاکەدا ئەو شتە خوڵقاوە عێراق کێشەی شیعە و سونی و ئەو اختلافاتی ناوخۆی هەبوو ئەو سواری بووە لە یەمەن زۆر لە قەدیمەوە کێشەی ئەو فراکسیۆنانی زۆر هەبوو بەڵام جمهوری ئیسلامی توانێتی گەرای خۆی دانێ ئەوەی کە پێم وایە لە داهاتووی نزیکدا جمهوری ئیسلامی ڕەچاوی دەکات فعلەن واز لە کۆمەشی ڕاستەوخۆ بەوان دێنێەوە تەشویقیان دەکات بەو گروپانە کە لەسەر پێی خۆیان ڕاوەستن و زۆر محتاجی جمهوری ئیسلامیە بۆ نمونە حەشی شعبی هانداوە ڕێگا و شوێنی وەکو سوپای پاسدارانی پێشاندا و کاکەوە ئابووری خۆتان دامەزرن ئێستا دەبینی هەر گۆشەیەکیم سنووری بەدەستەوەی تجارەت دەکات بازرگانی دەکات هەر دەستەی بۆ خۆی ئابووری خۆی تامین دەکات لە شوێنەکانی کێ شەروە بۆیە ئەوان جمهوری ئیسلامی لە قۆناغی داهاتوودا ناتوانێت کۆمەجی مادیان بکە و هێزش ناتوانێت بنێرێ هەر دەبێت بەو کێشانە پشتدەستور بێت کە لە خودی وڵاتەکانەیە بەڵام چونکە ئەو کێشانە خۆیان واقعین غەربیش دەزانێت کە احتیاجی بە کۆمەک و دەستیارێک هەیە کە ئەوانەی پێدا بمرشێنێتەوە لەبرۆ هەوڵ دەدا کۆماری ئیسلامی لە ڕژیمشی نەیار بکاتە ڕژیمشی هاوکار بۆ چارەسەرکردنی ئەو کێشانش کە لە ناوچەکەدا کەواتە ئیتر لە دوای هەڵبژاردنەوە چاوەڕی ئێرانێکی نوێ بین بە تایبەت لەسەر ئاستی سیاسەتی دەرەوە و بە دیاریکراوتر لە عێراق و سووریا بە بڕای من بێگومان گۆڕانکاری دروست دەبێت لە عێراق و لە سووریە تا ئەو جگای کە بە سیاسەتی کۆماری ئیسلامی ئێران مەربوطە لە سووریە هەر ئەسڵەن رووسیە خەریکە ئێران دەردەکات ئیسرائیل خەریکە ئێران دەردەکات هەر بە زەبری ڕاستەوخۆ لە عێراق ناچاری دەکەن بەوەی کە پاشەکشە بکە بێگومان دەورەیەکی نوێ دەست پێ دەکات بەڵام مەسەلەی ئەسلی ئەوەیە کە کۆمەلگای ئێران وها لە حاڵی تەقینەوەدایە و اعتراضات ئەوەندە زمینەیان بۆ خوڵقاوە ممکنە کۆماری ئیسلامی فرسەتی زۆر پەیدا نەکات تا بە هێدی بتوانێت لەم قۆناغەوە وازێتەوە بە قۆناغێکی دیکە بەڵام دەگوترێت تاوەکو خامنەئی مابێت سەرۆک کۆمار هەر کەسێک بێت لە هەر باڵێک بێت سەرۆک کۆمارێکی ئەگەر لە نێوان دووکەوانەیە وشەکە بەکاربێنم کارتۆنیە کەواتە بۆچی هێشتا خامنەئی ماوە ئێوە پێتان وایە کە ئێرانێکی نوێ دەبینین لە دوای هەڵبژاردنەوە
گرتێکی ویددیۆیی هەیە لە ڕفسنجانی بڵیان کردو لە ڕۆژانە زۆر بە ڕۆنی وەڵامی ئەو پرسیارت داتەوە لەم گرتە ویددیۆیەدا لە کوڕەکەی خۆی لە ڕفسنجانی دەپرسێ بۆچی سەلاحەتی تویان ڕەت کردەوە پێی دەڵێ ڕۆڵەجان سەلاحەتی من شورای نیگەهبان و ڕەهبەروانە ڕدیان نەکردۆش سەلاحەتی من دەستگا ئەمنیەتەکان و سوپای پاسداران ڕدیان کردەوە لەبەر ئەوە ینی دەمەوێت بڵم دەسەڵاتی واقعی بە خامنەی نییە خامنەی فقط بەیانی دەکات وتەبێژیانە دەسەڵاتی واقعی بە سوپای پاسدارانەوە بە دەستگا ئەمنیەتەکانەوە ئەوانش زۆرم تا ئێستاش منسەجم بەڕێز ئیبراهیم عەلیزادە سکرتێری کۆمەڵە سوپاس بۆ ئەو دەرفەتە لە کاتمان گرت سوپاس بینانی بەڕێز بۆ ئێوەش کاتێکی خۆش هەر شاد بن.